لا 25 یاداری ساڵی ڕابردووە هەناردەکردنی نەوت یاریمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکی بۆ بازارەکانی جیهان وەستاوە ئەوەش لەسەر سکاڵایەکی تورکیا لەسەر عراق لە ڕێگەی دادگای نێوبژیوانی پاریسەوە بەڵام ئەپیکۆر دەڵێت کە کۆمەڵک زیانی گەورە بەر عراق کەوتووە لە ڕووی ئابووریەوە هاوکات لە ڕووی بازارکردنی نەوتەوە بۆچی عراق هێشتا هەنگاوی نەناوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەوە کەی دەتوانێت هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لەگەڵ میوانەکەم زیاترم بابەتە باس دەکەم بەڕێز دکتۆر جگەر هەرکی پسپۆڕی نەوت وزە لە ستودیۆ لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ. ئەپیکۆر ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە سەبارەت بەو زیانانەی کە بەر عراق کەوتووە مەترسی دارترین زیان چییە لە ئەگەری بەردەوامی هەناردە نەکردنەوەی نەوت لە ڕێگەی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهان بۆ دەرەوە؟ بەخۆی چوار لایانی سەرەکی لەناو ئەو کێشەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هەن. حکوومەتی هەرێم، حکوومەتی عێراق، تورکیا لەگەڵ ئەو کۆمپانیانەی لێرە کارەکەن. زەرمەندی یەکەم وەکو دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکەکەیەتی بە تایبەتی موچەخۆران کە لە کاتی ڕاوەستانی هەناردەکردنی نەوتەوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو بودجەیەی هەبیتن کە بتوانێتن موچەی موچەخۆران دابەش بکاتن. و لە لایەکی دیکەوە حکوومەتی عێراق خوشی زەرمەندە کە پێویستە لەسەری بودجەی هەرێمی کوردستان دابین بکاتن ئەکرا ئەو داهاتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەکار بهێنێ بۆ ئەوەی موچەی موچەخۆران بنێریتن کە مانگانە نێزیکی 1 ملیار دلار زەرەر ئەکاتن لە هەناردە نەکردنی نەوتی هەرێمی کوردستان. اینجا ئەو کۆمپانیانەی لێرە کار ئەکەن و لە لایەکی دیشەوە حکوومەتی تورکیاش زەرەری بەرەکەوێ و بە تایبەتیش بە شێوەیەکی ئەهم بڵێن حکوومەت خەڵکی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەمە چونکە ڕێژەیەکی زۆر لە خەڵک بێکار بووە و موچەخۆران موچەی خۆیان وەرناگرن لە کاتێکی دیاری کراودا. باشە داهاتی ساڵانەی کۆمپانیە و دەوڵەتەکانی بواری وزەوە کە ئەپیکۆر دەڵێت لە 160 کەمی کردووە مەش کاریگەری زۆری کردوتە سەر بازاڕیکردن و فرۆشتنی نەوت بە تایبەتی ئەم کاریگەریانە لە درێژماوەدا دەتوانن چۆن متمانە لە نێوان لایانی هەناردەکار و ئەو لایەنە کۆمپانیانە و دەوڵەتیانە کە کار دەکەن دروست بکەنای هەرێمی کوردستان زەرمەند دەبێت لەم نێوانەدا؟ بەخۆی ئەو کۆمپانیانە لێرە کە کارەکەن جگە لە داهاتیان کە ساڵانە داهاتیان کەمی کردیتەوە دیسانەوە لە بوو ناوبانگیان لە کۆمەڵگای نێودەوڵەتی خراپە کە ئینڤستمنت یاخود بڵێنەوە بەرهێنانێکی زۆریان لێرە کردووە لە بۆ سامانێکی سروشتی کە نەوتە کە گرفتی هەیە. بەڕاستی جێگای داخە بوو وڵاتێکی وەکو عێراق کە نێزیکی سەدەیەکە خاوەنی پێشەسازی نەوت و گاز بیتن و یەکێک بێ لە وڵاتە بەهێزەکانی دنیا لە بواری نەوت و گازدا و نەتوانێت کێشەیەکی وا گرفتێکی وا چارەسەر بکە ئەمە لە کۆمەڵگای نێودەوڵەتی متمانەیەک خراپ ئەبێتن لە بۆ متمانەدان بە حکوومەتی عێراق چونکە حکوومەتی عێراق ئەگەر نەتوانێت ئەو کێشە گرفتەیە چارەسەر بکە کە هەموو شتێک ئامادەیە لە تورکیاوە لە حکوومەتی هەرێم لە کۆمپانیەکان هەموو شتێک ئامادەیە کە نەوتەکە هەناردەر بکرێتن ئەمە گرفت دروست ئەکاتن بە تایبەتی پیشانی لاوازی سیستەمی حکومڕانی فیدرالی عێراق داتن کە پیشانی ئەوەدا کە زیاتر بڕیاری سیاسی کاریگەری هەیە لەسەر بڕیاری اقتصادی لەسەر پێشکەوتنی وڵات لە سەر پێشکەوتنی دکتۆر لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان زەرمەند یەکەمە بەڵام عراق نزیکەی مانگانی 1 ملیار دلار لەم پرسە زەرەر دەکات بۆچی ڕێگە بە هەناردەکردنی نەوت نادات ئەم کێشەیە بۆچی گەڕێتەوە؟ وەکو باسمان کرد وەکو دیارە لە عێراق حکوومەتی عێراق وەکو حکوومەتێکی فێدرال لە بۆ پرەنسیپی پێشکەوتن و ئابووری و اقتصاد و پێشەسازی لاوازە چ شتێک کاریگەرە بڕیاری سیاسی لێرە کاریگەرە ئەگەرنا بە هەموو شێوازێک حکوومەتی عێراق زەرمەندە ئەتوانێتن لەو داهاتە ئەو سەردەمە ڕۆیشت کە تازە حکوومەتی فیدرال دروست بوو ئێستا حکوومەتی هەرێم جگە لەوەی کە سیاسیەن ئەتوانێت بەشدارێکی کاریگەر بێ لە حکوومەتی فیدرال ئێستا ئامادەیە لە ڕۆی داهات و اقتصادیشەوە بەشدار بیتن لەڕێ ئەوە بەرهێنانەی کە لە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان کراوە کەواتە حکوومەتی عێراق ئەتوانێت ئیستیفادەیەکی باش سوودێکی باش لەو پێشەسازیە وەرگێتن بۆ ئەوەی بەشێکی زۆر لە بودجەی عێراق خۆی و بەشێک لە بودجەی هەرێمی کوردستانی پێدابین. کەواتە حکوومەتی عێراق هەیەوێت کێشە بۆ پێشکەوت نابووریەکانی هەرێمی کوردستان لەو ڕێگەوە دروست بکات؟ بێگومانەوە زۆر جار باس کرایە وەکو پێشتر دیار بوو کە پێشکەوتنێکی زۆر خێرا لە هەرێمی کوردستان هەبوو بەداخەوە کە لە عێراقەوە نەبینراوە ئەکرێتن ئەوە شتێکێک بێ لە هۆکارەکان کە
ویستوانە کە گرفتمان لە دروستکەم بۆ ئەوەی پێشکەوتنەکانمان لاواز بکەنەوە. باش لەگەڵ دەستپێکی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا سەرنجەکان چوە سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پرسی هەناردەکردنی وزە بە تایبەتی کەسا لە دەریای سووریش کۆمەڵە کشمەکەش هەیە. ئەم لە ماوەی ئەم یەک ساڵەدا بە تایبەتی تا ئێستا دەستپێنەکردنەوەی هەناردەی نەوتێرەمی کوردستان چ کاریگەری لەسەر بازاڕی وزەی جیهانی هەبووە؟ ئایا وەستاندوێت یا نرخی نەوتی بەرز کردوەوە بە قازانجی چ لایەنێک بووە؟ بەخۆی ئەو گرفتانەی کە ئێستا دروست بوونە لەگەڵ ئەو گرفتانەی لە رووسیا لە نێوان رووسیا و ئوکرانیا لە ئەوروپا هەن حکوومەتی عێراق ئەیتوانی ئەو ڕێڕەوەی هەناردەکردنی نەوت کە لە بۆڕی نەوتی کوردستان جیهانی تورکیا جیهانە ئەوە ئەبواە سوودێکی باشی لێ دیت باتوانی بای هەم نەوتی کوردستان هەمیش لە هەمان کادا نەوتی کەرکک و باکۆری عێراقیش لەوێەوە بنێرێتن بۆ وڵاتانی ئەوروپا بتوانێتن کڕیاری نوێ بە ئاسانترین شێوە بەو نرخەی کە ئێستا زۆرە ئەتوانێت داهاتێکی باش دروست کاتن بەڵام بەداخەوە ناڵێم بڕیاری سیاسی ئەژندای سیاسی ڕێگرە لە پێشکەوتن و سوودی ئابووری و پێشخستنی کەرتی نەوت و گاز لە عێراق بە شێوەیەکی عام. باشە پێشووتر باس لە کێشەی تەکنیکی دەکرات لە ڕێگەی بۆڕیەنەوتەکانی هەرێمی کوردستانەوە عێراقیش پابند بووەوەی کە تاوگرێ بەستەی هەیە کرێی بۆڕیەکان بدات بەڵام تا کاتی هەناردە دەست پێ نەکاتەوە ئەم کرێیانە نادرێت بۆ کۆمپانیایانە بەگشتی پێتان وایە کێشێکی تەکنیکی لەو جۆرە ماوە ئایا هیچ بابەتێک هەیە کە ڕێگر بێت لەم پرسە جگە لە بابەتە سیاسیەکە یا تەنیا بیانەوە؟ بەڕای من کێشەی تەکنیکی هەموو گرفت کێشەیەک چارەسەری هەیە ئەمانە کێشە نین چونکە هەموو لایەنێک جگە لە حکوومەتی عێراق کە ویستی نییە هەموو لایەنێک ئامادەیە کە نەوتەکە دەست پێ بکرێتەوە هەناردە بکرێتن تاکە مشکی کێشە عێراقە حکوومەتی عێراقە حکوومەتی فیدرالە کە ناتوانێتن ویستی نییە ئەو کێشە چارەسەر بکە چونکە ئەمەش بە ئاسانی ئەکرێتن لە ڕۆی هەموارکردنەوەی یاسای بودجە یاخود دەرخستنی یاسای یاخود قانونێک لە پەرلەمانی عێراق بوو نەوت و گاز ئەتوانێت ئەمانە هەمووی بیکاتن و هیچ گرفتێک نامێنێتن تێچووەکەش قابلی گفتوگووە و ئەکرێتن تێچووەکەش بە ڕێژەیەکدا بنرێت کە هەم حکوومەتی عێراق زەرمەند نەبیتن حکوومەتی هەرێم و لەگەڵ کۆمپانیەکانیش. باشە پێتان وایە بەردەوامی ڕاگیرانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کاریگەری دەکاتە سەر چۆنیەتی مامەڵەی کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت هەم لەگەڵ عێراق هەم لەگەڵ هەرێمی کوردستان؟ بێشک کاریگەری دروستەکە چونکە وەبەرهێنان یاخود بڵێن دروستکردنی پرۆژەیەک بەشداریکردنی کۆمپانیای دەوڵەتی لە وڵاتێک لە بۆ چکە پارەیەکی زۆر خەرچەکەن متمانە زۆر پێویستە هەبێتن هەم لە نێوان حکوومەتی فیدرال هەر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر متمانە نەبوو بێگومان کۆمپانیا نێودەوڵەتیەکان ئەو جارە زۆر بەترسەوە ئەتوانن تەعامل یاخود بڵێن پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق یاخود حکوومەتی هەرێم دروستکەنە بۆی بتوانن وەبەرهێنانی نوێ بکەن لە کەرتی نەوت و گاز چونکە کەرتی نەوت و گازی حکوومەتی عێراقیش لاوازە جگەلەوەی کە نێزیکی سەدەیەکە سوود لە نەوت و گاز وەرەبینێ بەڵام پێویستی بە کۆمپانیای نێودەوڵەتی هەیە زۆربەی کێلگەکان زۆربەی سێرڤیسەکان خزمەت گوزاریەکان کە لە باشوور و ناوەڕاستی عێراقیش هەیە زۆربەی کۆمپانیای نێودەوڵەتی ئەنجامی دەدا ئەمە خۆی گرفت دروست ئەکا لە هەبوونی متمانەی بەردەوام لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوە. بەڵێ بەڕێز دکتۆر جگەر هەرکی پسپۆڕی نەوت و وزە زۆر سپاس لە کوردستان بسپارەوە لەگەڵ مام زۆر سپاس.